بەڕێزان سەرەتا بە خێراتنی تەواوی میوانە بەڕێزەکان دەکەین. ئێمەوە کۆمیتەی خانەوادەی شەهیدانی پەکەکە لە باشووری کوردستان ئەمڕۆ لێرە لە یادی کۆمەڵێک شەهید کۆبووینەتەوە و یادی شەهیدانی دۆڵەکۆکە و تەواوی شەهیدانی کورد و کوردستان وە بیردێنینەوە کە لەم ڕۆژەدا لە مانگی 2001 شەهید بوونە. بەڕێزان کاروانی ئەم شەهیدانە هەر بەردەوامن هەتا سەرکەوتنی گەلەکەمان، هەتا زوڵم زۆر هەبێ لەسەر ئەم خاکە و لەسەر ئەم وڵاتە شەهیدان بەرخۆدان هەر بەردەوامە. اینجا شەهید سیروان ڕەوفیش دێنینەوە یاد کە کاتێک پیلانگێڕی نێودەوڵەتی ئەو پیلانگێڕێ قێزەونەی کە لە هەموو گەلی کوردکرا لە کەسی سەرۆک ئاپۆدا سیروان ڕەوف شەهید سیروان ڕەوف کەسایەتیەک بوو، ئەو زوڵمەی پێ قوبڵ نەکرا، بۆیە ئاگری لە جەستەی خۆی بەردا و بە گڕی خۆی ڕووناچیدا بە دڵی کۆمەلگا و بە دڵی شاری سلەیمانی و وەوتی ئەم زوڵمە قوبڵ ناکرێ هەتاکەی ئەم گەلەی ئێمە ببێ بە قوربانی بەرژەوەندەکانی دەوڵەتانی زلهێز و سەرمایەدارانی جیهانی. بۆیە ئەویش وە بیردێنینەوە و تەواوی شەهیدانی کورد و کوردستان کە هەمووی بۆ ئامانجێک گیانی خۆیان بەخت کردو و شەهید بوونە، ئێمە وە بیریان دێنینەوە و سەری ڕێز و نەوازشیان بۆ دادەنەوێنین. بەڕێزان ئەبێ ئێمە بزانین شەهیدان داوای چی لە ئێمە دەکەن، ئەبێ ئێمە بزانین شەهیدان لە پێناوی چیدا خۆیان شەهید کردووە، گیانی خۆیان بەخت کردووە. شەهیدان هەردەم دژی زوڵم و ستەم وەستاونەتەوە و ئەوانی ژیان توانی وەک هەر گەنجێکی ئەم شارە بە دوا بەرژەوەندی خۆیان نابگەڕێن و بە دوا ژیانی خۆیان نابگەڕێن و هەربیریش لە مۆزوعە نەکەنەوە. بەڵام لەبەر ئەوەی ویژدان و ئەخلاق و هەستی وڵات پارێزیان ڕێگەی ئەوەی پێ نەداون، بۆیە ڕێبازی شۆڕشیان هەڵبژارد و هەتا کاتی شەهید بوون بەردەوام بوون لە کار و خەبات. بەڕێزان شەهیدان وەکو وتم داوای چی لە ئێمەکەن؟ ئایا ئەو کاروانەی ئەوان گرتویانەتە بەرتەواو بووە؟ نەخێر، ئەو کاروانە هەر بەردەوامە. بۆچی؟ بۆ ئازادی ئەم گەلە. ببینن ئەم هەموو پیلانگێڕیە لەسەر گەلی ئێمە دەکرێت، ببینن لە پێناوی بەرژەوەندی ئەوانە چەندین شۆڕشی کە چی بەسەر ئەم گەلی کوردەیە هات و چۆن ئەم گەلەیان کردو بە قوربانی بەرژەوەندیەکانی خۆیان.